ئەوانەی تا دوێنێ عراقیان بە دراوسێ دەزانی و پەیوەندیەکانیان لەگەڵیدا گەیاندە مریشکە ڕەشە چەند ڕۆژێکە ڕێگەی بەغدایان گرتوتەوە بەرو بۆ وەرگرتنی پۆست و ئیمتیاز لەو حکومەتەی باوەڕیان پێی نەبوو دەرگا نەماوە لەی نەدەن تا پارێزگاری لە بەرژەوەندیەکانیان بکەن. ئەم حیزبانە هەر کاتێک بەرژەوەندیان بگونجێ دروشمەکانی نەتەوە و دەوڵەتی سربەخۆ خەڵک دەفرۆشنەوە هەر کاتێک کە بەرژەوەندەکان نەگونجێ ڕوو لە بەغدایە دەکەن. من پێم وایە چێت و پارتی لەم پرۆسەی کە کردیان لە دوای 12ی پێنجەوە پڕبایەخترین سامان سەرۆتی کۆمەڵگەی ئێمە کە بریتە لە نەتەوە پرسینەتەوە سربەخۆیی ئەمەیان لە هەستی تاچی کورد لە هەوڵی ئەوەدان کاڵی بکەنەوە چونکە ئەم شتانە بە دروشم نابێ هێندەی ئەمان لە هەڵتەکاندنی ئەم بەها ئەخلاقیانن سەبارەت بە نەتەوە پێم وایە هیچ شتێکتر ئەم زیانەی پێناگەیانەیە. گەڕانەوەی ئەمان ئەمە دەگەێنێ کامانە هێزی ئینتیهازین هێزی بەرژەوەندی خوازن ومانەوەی خۆیان و حیزبەکانیان لە لامەبەستە نەک بەرژەوەندی واقعی میلەتی کوردستان. دوو ڕۆژە وەفدەکانی پارتی وێکێتی ڕێگەی بەغدایان کردووە بە کاروانسەرا لەوێ سەرقاڵی دانوستان و گفتوگۆن بۆ بەشداری لە حکومەتەکەی ئایندەی بەغدا. ئەو حیزبەی خۆی بەخاوەنی پرۆژەی دەوڵەت دەزانی و عراقی تەلاقدا ئێستا بە گەرمەگوڕیەوە خۆی دەهاوێتەوە باوەشی بەغدا و دەبێتە یەکەم لایەنی کوردی کە دوای هەڵبژاردن وەفد دەنێرێتە پایتەختی عراق. کە تەماشاکەن پێشە دایانکوت ئێمە لەگەڵ بەغدا جیابووینە بوونە دراوسێمان و کە بڵێن مالیکی ئەوەیە بڵێن موچی خەڵکی کوردستانی ڕا بە قسەیەوان بەڵام کە تەماشاکە دوێنێ سەرایان گر بۆی کەوا دەست لە ملانی مالیکی بن و ماچیکەن. هەروە کە تەماشاکەن وەفدەکەی کەتیش ئەمڕۆ باسی وایان کردووە کە دەڵێ پۆستی سەرۆکۆمار پۆستی یەکێتیە. دیارە ئەو حیزبانە کە چوونە بەغدا تەنها بۆ هێندێک پۆست و پلە و بەرژەوەندی حیزباتی چوون نەک بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان کە بەرژەوەندەکانیش ئەوەیەکەوە ئەو مادانی لە دەستوری عێراقدان بکرێن بە یاسا و جێبەجێ بکرێن بۆیکەوە ئەو مافانەی کورد لە دەستوری عێراقیدا جێبەجێ بکرێن. بەڵام من پێم وایە نی وەفدی و هەر وەفدێک بڵێن وەفدی جیاجای حیزبی کەوا بچنە بەغدا من پێم وایە لە لایەنە سیاسەکانی عێراقی ژیانی ئەو سەنگ و قورسیان بۆ حساب ناکەن. مامەڵەکردنی دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم لە ڕابردوو ئێستاشدا ئەوە دەردەخات ئەو دوو لایەنە پرانسیپ و استراتیژی نەگۆڕیان نییە. هەر کات بەرژەوەندیان بێتە پێشەوە بەغدا لەگەڵ خەڵک دەکەنە دۆست هەر کات بەرژەوەندیشیان نەبێت بەغدا لە خەڵک دەکەنە دێوەزمە و دوژمنی باوە کوشتە. بەواتایەکی دیکە عاتیفە و هەستی خەڵک بەدەست ئەمانەوە وەکو دەوار وایە بەدەست باوە چۆنیان بوێت هەڵی دەسوڕێنن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.